سڵاوتان لێبێ دەم کاتتان باش من هێرۆ زەنگەنە جارێکی تر لە بەرنامێکتری زایڵەی داهێنان هاتمەوە خزمەتتان. هونەری هایپەر ریالیزم لە هەرێمی کوردستان لەسەر دەستی ژمارەیەک شێوەکار لە پێشکەوتندایە و توانیویانە ژمارەیەک پرۆژەی قەبارە گەورە دروست بکەن ئەوان لە ماڵەکانی خۆیانەوە سەرقاڵن و دەڵێن ئەم هونەرە زیاتر جێگەی سەرنجە و توانا و سەلیقەی شێوەکارەکە دەردەخات. فەرحان هەورامانی ئەم راپۆرتی ئامادە کردووە. حەسەن موراد شێوەکارێکی هەڵەبجێ و کار لە قوتابخانەی شێوەکاری هایپەر ریالیزم دەکات. لەم قوتابخانەیەدا دەبێت پرۆژەکان زۆر ڕوون بوون و لای بینەریش ببنە جێگەی تێڕامان. هایپەر ریالیزم زۆر ئیش لەسەر ئایدیای هونەرمەندەکە دەکات بەدەر لە فۆرمە بینراوەکە ئەو دەقە بینراوی کە پێشکەشیەکە. ئەمەش کەوتۆتە سەر سەلیقە و توانای هونەرمەندەکە جارێکی تر هەر لە هایپەریشە ئایا تەنها ئەتوانێت لە ڕووی دیتێڵەوە وردەکاری بکە و بچێتە ناو ئیشەکەەوە یاخود لە پشت ئەمەشەوە لە باگراوندی ئەم ئیشەیە ئایدیایەکەیە. بۆیە هەر لە هونەرمەندێک بۆ هونەرمەندێک جارێکتر ئەوە جیاوازی ئەبێت. لە هەرێمی کوردستان نزیکەی 20 ساڵە شێوەکاران کار لەسەر ئەم قوتابخانە هونەریە دەکەن. ئیبراهیم زۆرابی شێوەکار دەڵێت تەکنیکەکان لێرە زۆر وردن. کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەیە کە شێوەکارە بێ ڕنگناسێکی باش بێ توانا و سەلیقەیەکی وردی هەبێ لە ئیشکردن و سەبرێکی تایبەتی هەبێ بەڕاستی و هەم سەطحی ئەو تابلۆیە کە ئیشی لەسەرەکەی ئەو کانڤازەی کە ئیشی لەسەرەکەی جیاوازە لە ئیشێکی کە تۆ بۆ نمونە بتەوێت ئیشێکی ئەبستراکت بکەی لەوانەیە زۆر گوێنەیە تەمەلمەسی کانڤازەکە بەڵام لە هایپەر ریالیزمە ئەوەش تایبەتمەندی خۆی هەیە و ئەو فڵچە و پەڕەموچانەی کە ئیشی لەسەرەکەی لەوانەیە پێویستت بە لە سفرەوە تا ڕقەمی جیاوازتر هەبێ. ئەم هونەرە شێوەکاریە جیهانیە پێشوازیەکی گەورەی لێکراوە هەرچەندە بەراورد بە دەرەوە درەنگتر گەشتووەتە هەرێمی کوردستان بەڵام ژمارەیەک هونەرمەند پرۆژەی جیاجیایان لەم بوارەدا دروست کردووە. ئەکرێ بڵێن زووتر لەبەر بێئاگایی لە مرۆڤتە هونەریە نەئەتوانرا دەستی ئەو خوێندکارانە بگیرێ کە یادەستی ئەو خەڵکانە بگرن کە ئەم توانە و سەلیقەیان هەیە ئەگە ناکرا زووتریش ئەمە دروست بێ بەڵام ئەو بێئاگایە وای لە دواکەوتنی ئەم شێوازە ئیشکردنەکەنا خەڵکی بە توانە و زۆر خەڵکی دقیقە بووە زۆر وردە بووە لە تەمەنێکی سەرەتایە ئەگەر کەسێکە بووە دەستی بگرتایە ئیتوانی زوو پەرە بەم بوارە بدا. لە کوردستانیشە لە 2000ەکان بەدواوە دقیق نازانم بڵێم لە ساڵی چەنە ئیشی لەسەر کراوە کۆمەڵێ هونەرمەند ئیشیان کردووە لەم مەجالەیە بەڵام ئەوەش بۆ خۆی گەڕان و کەسانێک کە بتوانن لەو مەجالا بزانرێ چەند شێوەکارمان هەیە کە لە مەجالا ئیشیان کردووە بەڵام خۆشبەختانە کۆمەڵێکی باش شێوەکار هەن کە خەریکی هونەری هایپەر ریالیزم. یەکێک لە خاڵە هەرە جیاکەرەوەکانی ئەم پرۆژە هونەریانە گەورەی قەبارەیان و وردیە لە نەخشاندنیان بە جۆرێک بە ڕێژەیەکی زۆر لە سەرووی کوالیتی پرۆژەکانەوەن لە واقیعەوە بەڵام گەلەری تایبەتمەند و گەورە نییە تێیدا نمایش بکرێن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. لەگەڵ پێشکەوتنەکانی زیرەکی دەستکرد یان ژیری دەستکرد گومان لەوەدانیا هەموو شتێکی دەوروبەرمان بەڕێوە گۆڕانکاری دەڕۆن. خەریکە شێوازی لێکدانەوەی هونەر و فۆتۆگرافی خەیاڵمان دەگۆڕێت لە کاتێکدا ئەم ژیری دەستکردە وێنە و ڤیدیۆی سەرسوورهێنەر دروست دەکات یارمەتی کاری داهێنەرانە دەدات بەڵام پرسیاری گرنگ لەوەدایە تا چەندێک وێناکردنی مێژوو یان دیمەنە مێژوویەکان ئاڵۆز دەکات بۆ نمونە کاتێک AI وێنەی کوردێکی سەردەمی کۆن دروست دەکات چەندێک لەگەڵ نەتەوەکانی تر جلوبەرگەکەی تێکەڵ دەکات یان شێوازی ژیانەکە تێکەڵ دەکات ئەمەش شتەکان ئاڵۆز دەکات پێکەوە. دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر و فۆتۆگرافەر میوانی زایڵەی داهێنانە. دکتۆر سپاس دەکەم بۆ بەشداریکردنت لەم بەرنامەیە پێم وا بێت جەنابەت باشترین کەسی کە لەم بوارەدا قسە بکەی لەگەڵەوەی دەزانین فۆتۆگرافەری شاعری و هەروەها ئێستا لەگەڵ ئایش یعنی سەر و سەودایەکی زۆرت هەیە و چەندین جۆری وێنە دروستەکەی بە AI ئێمە دەزانین بۆ هەموو شتەکان دەوترێت کاتێکە ئەم تەکنالۆژیا ئەم داهێنانە ئەم شتە بە شێوەیەکی بەرپرسیارانە دروست بکرێت
زیانی نابێت یانی شتەکە هاوکاری ئەکات هاوکاری داهێنان دەکات. دەمەوێت بزانم لێرەیە بۆ AI یان ژیری دەستکرد شێوازی بەرپرسیارانە چییە؟ بەکارهێنەر چۆن بزانێت کە بە بەرپرسیارانە ئەم کارە ئەکات ئەم بەکارهێنانە ئەکات؟ یارە یەکەم شت کە بەکارهێن پێویستە بیخاتە ڕوو ئەوەیە کە بڵێ ئەم هونەرم یا ئەم نووسینەم یا ئەم شیارەم بە هاوکاری ژیری مرۆ کرد کە من پێڵم ژیری مرۆکریا باوەکاری AI کراوە. ئەو دەستپاچیە ئەو دەستپاچیە زۆر گرنگە بۆ ئەوەی نەسەر لە ئێمە تێکچێوەکو ئێمە کە بینەرێکی هونەرین یا خوێنەرێکی چیرۆکێشین سەر لە مێژوونووسیش تێک بدات. وەکو خۆشتان فەرمووتان ینی بەڕاستی ئێستا ئەمە لە بەردەمی گۆڕانکارێکی زۆر گەورەین لە ژیانە. ئەگەر لە مێژووی مرۆڤ چوار شۆڕشی پیشسازی و تەکنۆلۆژی ڕووی یابێت ئەمەی ئێستا ڕوبەڕووی ئەبینەوە شۆڕشی چوارەمە کە ئەوانی پێشوو هیچیان وەکو ئەمە نەبوون بە بۆچوونی من هەموو ژیانمانە گۆڕێت. ئەوە نییە بڵێ من AI بەکارە هێنم یا بەکاری ناهێنم، بەڵکو پرسیارەکە ئەوەیە کە چۆن خۆمانی لەگەڵا بگونجێنین کە ئازارمان پێنەگات. ئەتوانین لە جوانی ژیانە بەکاری بێنین وەکو گوڵانی من کێشاو من ئەشتوانین بەکاری بێنین لە کاری نەشیاوە وەکو ئینتەرنێت کە لەسەر تا داهاتە بوو. بەڵێ باشە دکتۆر تۆ پێت وایە ئەمە ئێمە دەکرێت ئەمە بەجێ بهێڵڕێ بۆ ئەوەی چۆنەڵی بۆ ویژدانی بەکارهێنەر تا بڵێت ئەمە چۆنەڵی بە AI ئەم چیرۆکە نووسراوە یان ئەم وێنەیە بە AI دروست کراوە یاخود دەبێت یاسا و ڕێسایەکی هەبێت؟ دیارە ئەبێ یاسا و ڕێسای هەبێ. ئێستا بەڕاستی قانونی بڵین کۆپیڕایت یا مافی وەشان مافی چاپکردن هەیە، بەڵام ئەو مافە بۆ مرۆڤ پارێزراوە. ژیری مرۆڤ کرد تەنیا مرۆڤ بەشدار نیتیایە، چەند لایەنێک بەشدارنتیایە، لایەنێ لەوانە مەچینەیە. هەر خۆی ژیری مرۆڤ کردیش بەڕاستی لەژێر پرسیارایە ئایا ئەتوانێ ئەو هەموو زانیاریە یا هەموو کللتورە مرۆڤایەتیە کۆبکاتەوە و بیهێنێت ئێمە بەکاری بهێنینەوە. بۆ نمونە وێنانەی من کە بڵێ پۆرتریتن من لە بەژیری مرۆڤ کرد کێشاو من سێرێ و خانماناکەم لە وازی هەمویانم دیبێت. دیارە خۆ ژیری مرۆڤ کرد ئەچی ئەیان هێنێت لە دنیایەکی کەوایان هێنێت. بە بۆچوونی من هەموو قانونی کۆپیڕایتی خستۆ دەژێ پرسیارەوە. ئێستا گفتوگۆیەکی زۆر هەیە لەسەرەوەی کە چۆن ئەم قانونانە بگونجێنن لەگەڵ ئەوە کە ژیری مرۆڤ کرد هێناوێتە بواری ژیانەوە. ئایا من کۆپیڕایتم هەیە یان ئەو سۆفتوێرە ئەو ئەپلیکیشنەی بەکارم هێناوە یان ئەو کەسانەی کە بەشدار بوون لە نووسینی ئەو ئەپا یان ئەو کەمپانیەیە خاوەنێتی گەلێک ئاڵۆزە. کاتی خۆی زۆر ئەسان بوو کەسێ شیارێکی نووسی کۆپیڕایتی هەبوو، ئێستا وان نییە. بەڵێ باشە دکتۆر لایەنێکی تری ئێمە ئەزانین لایەنی مێژوویە. دەبینم لە هەندێک بەرنمەیە هەندێک وێنەی مێژووی با بڵین ئێمە دەزانین وێنەی کۆنمان نییە یاخود کەمن لە بەردەست کاتێکە باز لە با بڵین ڕووداوێکی مێژووی کورد بکرێ بە AI هەندێک ڤیدیۆ دروست دەکرێ. ئەم ڤیددیۆیە وای لێ دێ کە با بڵین جلوبەرگەکان شێوازی ژیانەکان ئێمە دەزانین AI نەتەوەکان یعنی تێکەڵ ئەکای لەوانەیە تۆ ئەو شێوازەی کە تۆ ئەتەوێ وێنەیەکت بۆ دروست بکە بە تەواوەتی 100% کوردێکی با بڵین 100 ساڵ 200 ساڵ لەمە و پێش نەبێت ئەم کوردەی کە ئەو AI بۆی دروست کردووی. ئایا ئەمە چەندێک وێناکە لە بەردەم خەڵک ئەشێوێنێ مێژۆکە ئەشێوێنێت؟ یعنی گومانیتیان نییە ئەگەر تۆ خەنمێکی کورد پێشیت و بەرگێکی ئەفغانی لەبەر بکەیت ئەوە تا ڕادەیەکی زۆر هەم چێژی جوانی ئێمە تێگەیە
هەم مێژوومان لێ تێکەیە. بەڕاستی من خۆم زۆرم هەوڵم ما بۆ نمونە وێنەیە بچێشم کە خانمێکی کورد بێ زیرێکی کوردی کلاسیکی لە بەرابێ وەکەوەی کە دایکی ڕەحمەتیم لەبەریە کرد تا ئێستا نەمتوانیەوە هەرچیەک دروستەکەم مەسەرەن ئەفغانیە یا تێکەڵێکە لە بینی ئێرانی و ئەفغانی و بلوچ و بەو جۆرە دیارە ئای لە وەکو وێنەیەکە لە شەشەکە ئێستا لە کللتوری ئەوروپی باشتر تێدەگا چونکە کللتوری ئەوروپی تۆمار کراوە. هەروەها کۆمەڵێشتی ژەیە کە ڕەنگە بەکارهێن یان بە تایبەتی بەکارهێنی کورد هێشتا لێ بە ئاگانە بێ چونکە تەنیا ئەوە نییە تۆ بڵی ئەو وێنەیەم بۆ پێشە ئێستا ئەمە دیارە هەموو تەکنۆلۆژیکی واکەیەتە پێشەوە کۆمەڵێ زانستی کە دروست دەکات یەکێ لەوانە ئەوەیە کە ئێستا پێوتێ پرۆمپ ئینجینێرین تۆ چۆن لەگەڵ ئایە ئەدوێیت ئەوە گرنگەکەیە جاری وا هەیە بە یەک وشەکە لەگەڵ یا ئەدوێیت ئەو شتێکی ترە بۆ دروست دەکات. ئەمانە هەمووی کۆمەڵێک گرفتن گومانم نییە لە داهاتووە چارەسەرەکرێت بەڵام حاڵی حازر ئێستا چارەسەرمان نییە بەڵام لەگەڵ هەموو ئەوەشا زۆر بەکەڵکە بۆ هەندێک بواری میدیا بۆ نمونە ئەگەر من باسی خانمان بکەم کە لە کوردستان بەداخەوە خۆیانە سووتێنن پێویستم بەوە نییە وێنەیەکی ڕاستەقینە بێنم کە ڕەنگە زۆر جەرەک بڕ بێت ئەتوانم وێنەیەکی هوەری ئای پشێشم کە خانمێک ئەسووتێ بڵام لە هەمان کاتە تابلۆیەکی ڕەنجینە تۆ دڵێ داناخۆ پێ بۆ کەسێک بەجلی کوردیەوە خانمێک بەجلی کوردیەوە ڕسمی گیرا بێت سوتا بێت بەڕاستی من ناتوانم سێری بکەم بەڵام مەگەر یەکێکم بەژیری مرۆ کرد کێشا بێت بۆ مەکو هوەرێک ئەبزانم هەندێکم بۆ ناردبوون ئەوە ینی ئاسانترە بۆ بینەر کە بتوانێت هەزمی بکات. بەڵێ دکتۆر بێجگە لە بابەتی با بڵێن وێنە بابینە سەر بابەتی دەنگ ئێمە چەندێک لەوە دوورین بۆ نمونە ئەگەر کورد سوودی لێ ببینێ بۆ نمونە بۆ ئەوەی کتێبەکان ئیتر بە دەنگ بکەوێتە بەردەست بیستەر یا خوێنەر کەمتر با بڵێن ینی ئێستا ئێمە شتێکێکە زۆر باوە ئادیۆ بووک یان با بڵێن کتێبی دەنگی ئەوەمان زۆر کەمە لە ناو کووردا چەندێ ئەتوانرێ سوود لە ئای ببیندرێ لە مەولا بۆ ئەوەی کتێبەکان بکرێن بە ئادیۆ بووک. باشترین میدیەمە بەڵام بە بۆچوونی من پێویستی بە دەستگایە نەک ئیندیڤیجوەڵ بۆ ڕەنگە بەشێک بێت لە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانێت دەستگای وادا بنێت ئەم کتێبانە هەمووی بنووسرێتەوە چونکە بیرن ژیری مرۆکرد زۆر زیرەکە بۆ گەرێمە چیرۆشتێکمان هەبێ نیوەشی ون بوو بێ ئەم بۆ تەواو کات ئەزانانی ئەم چیرۆکە بەرەوچوێچێت چونکە پژ نابەستێ بە تەنها بەشێک پشتە بەستێ بە هەموو کللتوری مرۆڤایەتی شتێکی زۆر سێرە بەڕاستی ئەوانە هەم ئێستا هەر حاڵی حازر هەندێک لە مەشینەکان کوردیە زانن من لەگەڵ هەندێکیان نادیۆمە ئەڵم کوردیە زانی ئەڵێ کوردی زۆر باش قساکەم خۆی پێمەڵێ ینی ئەمە دیارە کوردی ئێستا زمانێکە کە بەکارێت هەموو زمانە بەکارهێن ئەو زمانانی بەکارێنن هەوڵێن لە ژیری مرۆکردا هەبێت بۆ ڕەنگە بینێکی تر وەرجێڕانی کتێبیش زۆر ئاسان بێت بۆ لە کوردیەوە بۆ زمانێکی دیکە بۆ ئینگلیزیا بۆ عەرەبی کاوەش هاوکاریەوە ئابێت کە ئێمە کللتوری خۆمان بەم دنیا گەورەیە بناسیێنین. بەڵێ بێگومان لەم با بڵێن لەو ڕوانگەیەوە سوودێکی زۆری ئەبێت بەڵام دکتۆر ئێمە دەزانین هەموو شتێکی نوێش کە دێتە ناوە هەندێک کاریگەریشی لەسەر کۆمەلگا هەیە ئێمە بیرمانە لە سەرەتای 2000ەکانە کاتێکە بەکارهێنانی موبایل زۆر بەربڵاو بوو لە هەرێمی کوردستان ئەو کاتە کۆمەڵێک تەنانەت کێشەی کۆمەڵایەتیشی لێ دەکەوتەوە وێنە دەناردرا هەندێک با بڵێن کێشەی گەورەی کۆمەڵایەتی لەو کاتە دروست بوو هەتاوەکو بەکارهێنەر با بڵێن ئیتر ئاسایی بۆ شتەکان بەلایەنە و زانیان چۆن بەکاری بێنن ئینتەرنێت بە هەمان شێوە ئایا ئەو کێشە کۆمەڵاتیانی کە دەکرێت بە ئای بێتە ئاراوە ئەمانە مەترسیدارتر نابن؟ زۆر مەترسیدارە بن چونکە ئای زۆر لە ژیانەچێت بۆ نمونە ئێستا توانی تۆ ڤیددیۆیەکی من دروستکەی چی بێ لی بکەیت هەر دەنگی خۆمە ڕەنگی خۆمە بەڵام بتوانی
ئەبیوزی بکەیت توانی پێشێلی بکەیت من هەمیشە ئەمانە وەکو چەقۆ بەکارێنم وەکو نمونەیەک یان وەکو چەقۆ توانی خۆراکێکی زۆر جوانی پێ ئامادە بکەیت و هاوڕێ و خێزان و هەمووی دڵخۆش بکەیت هەمان کاتیش هەندێک کەس چەقۆ بەکارێنێ بۆی خەڵکی پێ بکوژێت یعنی ئەمە ناتوانین بەڕاستی تاوان لە کۆمەڵە نەهێڵین بەڵام ئەوەیە توانین بیکەین ئەوەیە کە خۆمان وەکو کەسانێک کە لەم کۆمەڵا ئەدوین و خەڵک چاوی لێمانە و ڕەنگە هەندێک کەس بێوێلا سەیان بکاتەوە نمونەی دەستپاکی و جوانی بین بۆ ئەوانە یعنی کۆمەڵی مرۆڤ کۆمەڵێک شت کۆنتترۆلیەکە ڕەنگە دوانی گرنگیان مۆراڵ و قانون بێت قانون دیارە ئەبێ پشکێت لە دادگا ئەمجا بۆی بە تاوانمار بدۆزیتەوە بەڵام بە بۆ چۆنی من و زۆر جاری جوتومە مۆڕەڵ لەژێر پێستەوە ئەشکێت ئەگەر من ئێستا خەبی لەوە بکەمەوە وێنەیەکی تۆ پێشم بای ئای و پێشێلی بکەم ئەوە خۆی من مۆراڵی خۆم لە دەستداوە ینی ئەتوانم من داوا لەو ینی ئەو سەرکردانە بکەم مەبەستم سەرکردەی سیاسی نییە سەرکردەی کۆمەلگا ئیتر چیرۆنووسە شاعیرە مامۆستایەکی ئاینیە حاکمێکە مەحامێکە ئەو کەسانی کە خەڵک چاوێن لێکەوە جوان لێگرێت نمونەی دەستپاشی بن بۆی گەنجێک بۆی خەڵکێکی تر چاوێن لێ بکات بیرمان نەچێت کە مۆراڵی کۆمەڵکە دابەزێت بە یەکەوە دابەزێت ینی ئەوە ڕەنگە لوبنان باشترین نمونە بێت لە تکە لە دوای جەنگی ئاهلی هاتە دەرەوە ینی ئەو دەستپاکیە زۆر گرنگە ئەگەر کەسێک ئای بەکارەهێنێت یا کەسێک شەری کەسێکی ترەبێ بە هەوێنی شارەکەی ئەو دەستپاکیە پارێزیۆ بڵێ ئەمە لەژە کاریگەری ئەوە نووسیمە یان من ئایم بەکارهێناوە دیارە بەکارهێنا ئای وەکو گوگڵ ناڵێم چکە توانێت و گوگڵش بەکاری بێنی بەڵام وەکوی کە کاریگەر بێ لەسەر بیرکردنەوەی تو بەڵێ ئەمجا دکتۆر دوا پرسیارم ئەگەر بکرێت زۆر بە کورتی دەمەوێت بزانم چەندێک گرنگەکە لە ناوەندە تایبەتەکانە بۆ نمونە لە ناوەندەکانی بنکەکانی پۆلیس لە مۆلا و یاخود لە زانکۆکانە لە خوێندنگاکانە خەڵکانی شارەزا دابندێن بۆ ئەوەی ئەو شتانی کە بە ئای دروست کراوە ئەو نووسینانە ئەو با بڵێن لێکۆڵینەوانە ئەمانە پێناسە بکرێنانی بدۆزرێنەوە کە ئەمانە بە ئای دروستکراون بۆ ئەوەی ئەگەر چۆنەڵی کردتیش نەدرابێ بە ئای دانیشی پێدانە هێنرابێ بوترێت کە ئەمە بە ئایە دیارەوەی کە پێوتە کریمینۆلۆژی یان زانستی تاوان ئەگۆڕێت لە مەولا چونکە ئەتوانی تاوانی زۆر گەورە بە ئای بکەیت ئەتوانی ڤیددیۆیەکی من دروست بکەی ئەمە سەر ماڵی بۆ ماڵی وا بڕم خۆشم لە ماڵەوە نووسماگام لە تۆژ نییە لەبەرەوە ئێستا لە زۆر وڵاتە لە وڵاتی وەڕەڵاتیشە بەشێک لە پۆلیسەیە کە تایبەتە بە ئینتەرنێت لەو بڕۆیام لە داهاتوێکی زۆر نزیکە بەشێک لە پۆلیس دایەت بۆ ئای ئەژی ناتوانێت زۆر پێشتر بکرێت با بیریشمان نەچێت هەرەوە نیان ئەتوانیشتی سۆر جوانی پێکەی بۆ نمونە پێش کۆمەڵی گەنج حەسەن زیرێکیان دروست کرد بۆ گۆرانیە وتەوە یانی شتێکی خۆشە کە تۆ بەڵام خۆزگە شعرێکی جوانتریان بەکاربهێنە سەرم بۆ نمونە تۆتوانی حەسەن زیرەک ئاوازەکانی زۆر خۆش و دەنگیشی زۆر کوردی و تایبەتە بەڵام جاری وا هەیە کەمی هێناوە لە لیریکەکەیانە ئەتوانی تۆ لیریکی جوانی لەسەر بدا بنێ ئەوان جوانی ژان کێمە پیر لەگەڵ یاژین ڕۆژانە ڕاستە دکتۆر زۆر سپاس دەتوانم بڵم وێنەکانی کە تۆش بە ئای کێشاوتە زۆر جوان بوو لەسەر شاشەکەش بینیمان زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە سپاس من سپاسیەوە تارە عەبدوڵڵا کچێکی گەنجی شاری سلێمانیە لە ڕێگەی وێنە کێشانەوە باز لە ئازارەکانی ژنی کوورد دەکات. لەلایەکی تریشەوە باز لە کاریگەری کولتور و دابوونەریتی کۆمەڵگە جیاوازەکان دەکات کە ڕۆڵیان لەسەر سنووردارکردن و پێناسەکردنی کەسایەتی ژن هەیە. یەکێک لەو ئیشانەی تارە لە ڕابردوودا ئەنجامی داوە
کاردانەوەی جیاوازی لێککەوتەوە هەڵواسینی پارچەیەک لە جلی ئەو ژنانە بوو کە توند و تیژیان بەرامبەر کراوە بە شێوەی تەناف لە سەرەکیترین شەقامی سلێمانی بۆ ئەوەش 5500 جلی هەڵواسی کە هی 5000 ژنی کورد بوو کە توند و تیژیان بەرامبەر کرابوو. سنوور کەریم ئەم راپۆرتەی ئامادە کردووە. من ناوم تارا عبدوڵڵا محەممەد شەریفە دەرچووی کۆلێژی هونەر و ماحەدی هونەرە جوانەکانم و خەریکی کاری هونەریم و زۆربەی کارە هونەریەکانم سەبارەت بە ئافرەتە و ئازادی ئافرەت و ئەو توند و تیژانی بەرامبەر بە ئافرەتەکرێ. ئەمە ستۆدیۆکەی منە لەناو ئەم ستۆدیۆیە کارە هونەریەکانم دروست دەکەم و ئەی بە من ناو خەڵکەوە. و بەم دوایانە کۆمەڵک خەڵاتی گەورە بردووە لەسەر کارە هونەرەکان کە ئەویش لەسەر ئافرەتی کوردستان بوو لە پینچوک ئارت سنتەر کە لە 1500 ئارتیست و لە 189 وڵات تیا بەشداریم کرد کە توانیم وەکو یەکەمین کورد و یەکەمین ئارتیستێکی ئافرەت تیا ئەو خەڵاتە بەرم کە پەیوەندی نێوان ژنی کوردستان و ژنانی وڵاتانی تر بوو. کارەکەم لەسەر ئەوە بوو. لەم لەوحانە سێواکەم کە چۆن لەناو کولتور و کۆمەلگاکانە چۆن ئافرەتێک شەی بکرێت و بەپێی ئەو دابوونەریتەی کە هەیە دروست دەکرێت و ڕێگە لە مافەکانی و ئازادیەکانی ئەگیرێ و لەگەڵ ئەمە کۆمەڵێک ماسکم هەیە. ئەم ماسکانە مناڵ فێرەکەم کە چۆن لە شتی فرەدراو بتوانن شت دروست بکەن تاوەکو شانۆی و شتی پێ بکەن لەو شتانی کە چێتە ناو ژینگە جگەلەوەی کە من کار لەسەر کۆنسپتی سەرەکیم لەسەر ئافرەتە زیاتریش خۆبەخشانە لە ناو ژینگە ئیشەکەم چونکە ژینگەی کوردستان خەریکە وردەوردە بەرەو مەترسێکی گەوراچێ. بەشداری چەندین خەڵاتی گەورەی ترم کردووە لە سوئیسرا و لە سوید بە ناوی ئەوەی سوئیسرا ناوی ئارتلینک بوو و ئەوەی سوید ناوی ئەلپاین فەلۆشیپ بوو کە ئەمانیش تیای هەر لەسەر کەیسی ئافرەت لە کوردستان و وەکو هونەرمەندێک چۆن ئیشم کردو لەوێت تیا ئەوانش خەڵاتی هونەریم برد و خۆشبەختانە خەڵاتی ناوخۆی ڕوانگەش هەبوو ئەوەش هەرتیا لەسەر ئازارەکانی ئافرەت لەو هەم دروست کردبوو ئەوەش تیا خەڵاتێکی یەکەمین برد لەوێشە. تازەترین کاری هونەریم کە لە ئێستا لە عەرزایە لە وارشۆ لە مۆزەخانەی مۆدرن ئارتی وارشۆ لە پۆڵەند عەرزێکم هەیە لەوێ کە ئەویش هەر سەبارەت بە ئافرەتی کوردستانە. کەیسی ئافرەت زۆر قورسە ئیشکردن لەسەری لەبەرەوەی هەمیشە کاتێک لەسەر ئافرەت ئیشەکەی مەترسی زۆرە تووشە بێتەوە لەوانەی کە وا هەستەکەن تۆ ئافرەت بەرەو ڕێگەیەکی خراپە بیت بەرەو شتانێکی خراپەی بێ بەڵام جگەلەوەی کە داوای ماف و داوای ئەواکەین کە هەموو ڕۆژێک هەموو مانگێک ئەم ئافرەتانەی ئەکوژێت ئەمە کەم بێتەوە جگە لەمانە داوای هیچ شتێکی تر ناکرێت تەنها داوای ئەو مافاناکرێ و کوشتن کەم ببێتەوە و بۆشە کەیسی سەرەکیە لە لای من کە ئیشی لەسەر بکەم. هاوڵاتیەکی دانیشتووی هەولێر کە دەرچووی بەشی جوگرافیایە ماوەی چەند ساڵێکە ڕۆکی سروشتی لە ناو شوشە بە شێوازی سیستەمی تراریۆم دیزاین دەکات. دیار جەمال ئەم راپۆرتەی ئامادە کردووە. ناوم هێرۆیە
دەرچووی بەشی جوگرافیەمە چەندین ساڵە کار دەکەم لە مەجای ژینگە و خۆم بە خێوکەری ڕۆکی سروشتیم لە ناوماڵ ئەو ڕۆکانێک کە لە ژوورەوە بەخێو دەکرێن. حەزم لە بۆ مەجالەکە وای کرد کە بیر لەوە بکەمەوە بیکەم بە بزنزێکی تایبەت بەخۆم. بیرم کردەوە کە بیرۆکەیەکی تازە بێنمە کوردستان وەوە نەکراوە پێم وا بێ خۆم یەکەم کەسم کە لە هەولێر ئەو کارە دەکەم. بەسمان لە تیراریۆم چییە؟ سیستەمێکە کە دروستی دەکەی لەناو ئەو شوشە سەرداخراوە، یعنی خۆی ژینگەیەکی بچووکراوەیە. ڕەبتی تەواو لەگەڵ دەرەوە دەپترێ، وای لێدێ خۆی دەژێنی. بۆ نمونە تۆ کە یەکەم جار ئەوە چاند ئەو ڕۆکانە عادەتەن بەکاردێنی کە حەزیان لە جەوی شێدارە. دواتر تۆ کە ئاویدا جاری یەکەم ئەو ئاوەی لێدێ دەبێتە شێ لە ناو شوشەکان. ئەوەی لە ناوی بەکاردێنین عادەتەن قەوزە بۆ جوانکاری و بەردەکان هەوڵ دەدەم لە چیاکانی خۆمان دەینم بەردی غەریب و بەردی چەم و ڕووبارەکان دێنم لە ناوی دادەنێم. یعنی گوڵەکانی کە بەکاردێنی زۆر ئاسانە، بۆیە یعنی مانجی یەک جار ئاودانی دەوێت. کە دەستم بەو کارە کرد بینیم پێشوازی خەڵک بۆی زۆر باشە، چکە لە چەند پێشانگایەک بەشدارم کرد. خەڵکەکە زۆر ئیستیقبالیان باش بوونە بۆ شتەکە و شتەکەیان لای نامە و غەریب بوو. بۆیە ئەوە زیاتر هانی دام بۆ ئەوەی کاری زیاتر لەسەر بکەم، یعنی جهدی زیاتر بەکاربێنم، دیزایانی تازەتر و یعنی گۆڕانکاری و ئەوەی لێ بکەم، بیرۆکەی تازە لە ناو بەکاربێنم. تا ئێستا ینی سەرچاوێکی بڵێم ئەوە نییە زۆر ئاعتیمادی پێوە دەکەم، بەس خەونم ئەوەیە گەورەی کەم بەڕاستی. لە داهاتوودا حەز دەکەم ینی شوێنێکی تایبەت بە خۆم هەبێ، ئیشەکەم لە ماڵەوە دەرچێ بێتە بزنزێکی گەورەتر، زیاتر ینی خەڵک بیناسی. لێرەش داهاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکتر هەر شاد و بەختەوەر بن.